هەموو حزبە سیاسیەکان جگەلێک حێزی سیاسی هەموو ئەو حزبە سیاسیانە بە ئۆپۆزیسیۆن و بە بەشێک لەوانەی لە دەسەڵاتان لە گۆڕان و یەکێتی لەسەر بەخۆکان لە دەسەڵات جگە لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان کە لە بەشێکیان لەگەڵمان نەبوون ئەوانش دیانیت لەسەر پرسی موچە بێ بەڵام لەناو ئەوە ئێمە نەمانەش بە هیچ شێوازێک کۆبوونەوەی پەرلەمان نابێ بکرێ هەتاوەکو حکومەت نەیە لەبەرەوە ئێمە خۆمان قسە بۆ یەکتر ناکەین. ئەم خەڵکی کوردستانە موچە خۆران برسین وەزعێکی خراپی هەیە نقطەی نیزامی و پەیڕە و نامێنێ کاتێکە موچە هاتەناوەوە ئەم مەوزوعی موچە دابینکردنی موچە و بژێوی خەڵک لامان لە هەموو شتێکە پیرۆسترە و ئێمە وەکو ئەندامانی فراکسیۆنی یەکێتی لەگەڵ موچاین لەگەڵ دابینکردنی موچاین وەڕێگە نادەین جارێکی تر پەرلەمان بێدەنگ بێ و پەرلەمانە بێن نەرایەتی خەڵکە وەکیلی خەڵکە و دەبێت هەموو خەمەکانی خەڵک چارەسەری بۆ بدۆزێتەوە ئێمە لەوە دەرچوونی تر قسە بکەین لەوە دەرچوین لە فەیسبووکەوە پۆست نێرین دەبێت لێرە فشارەکانمان زیاترەکەین بۆ ئەوەی حکوومەت ناچار بێت بێتە بەردەمە و پەرلەمانەی کە دەنگی پێداوە و پێویستە حکوومەت هەرێمی کوردستان شاندێک نێرێتە بەغدا ئەم شاندا بتوان چێشەکانی هەڵبەسەرای بینی هەرێم و بەغدا چارەسەر بکات موچە خۆرانی هەرێم لە دۆخێکی خراپدا دەژین ئێمە وەکو یەشت نیشتمانی کوردستان لەبەرەی خەڵکین و پێمان وایە کە دەبێت دۆخی موچە خۆران چارەسەر بکرێت هاوڵاتیان دۆخی موچیان خراپە دۆخی کارەبا خراپە دۆخی ژیان بەگشتی خراپە ئێمە پێمان وایە دەبێت ئەم چێشان چارەسەر بکرێن و دووبارەی دەکەمەوە ئەم بەرەی کە پێکاتۆ بە هیچ شێوەیەک پەیوەستنی بە دەسەڵات و بە معارەزەوە بەڵکو بەرەیەکی بەرەی گەلە و بە هەموو شوێک پێماوە دەبێت دەسەڵاتی یەکەم کە سەرۆشی حکوومەت هەرێمی کوردستانە لە بەردەم ڕای گشتی لێ ڕوونکردنەوە بدات و پێویستە بێنە بەردەمی پەرلەمانی کوردستان کۆی گشتی فراکسیۆنەکان لە معارەزە لە فراکسیۆنی یەکێتی فراکسیۆنی گۆڕان هەڵوێستێکی جدیان وەرگرت بۆیە ئێمە نەفسیەن زۆر بەهەست بە ئاسوودەیەکەین.